لە ماوەی ئەو 25 ساڵەی کە لە ئەوروپا ژیاوم هیچ شەوێکی غەریبیم بە ئاسوودەیی بەسەر نەبرد. تاکو گەڕامەوە بۆ باوەشی گەرمی ماڵەکەم لە ڕواندز. بەڵێنەکەی خۆمم بەجێهێنا و دەستم بە وەرگێڕانی نامەکانی ڕیشاد وود کرد کە لەبارەی مێژووی ڕواندزەوەیە. کاتێک بە وردی دێرەکان دەخوێنمەوە هەموو جارێ ڕاستی نوێتر و زۆرترم بۆ ڕوون دەبیتەوە و وام لێ دەکات کە هەست بە شکۆ و شانازی بکەم. شاری ڕەواندز دەکەوێتە باکووری خۆرهەڵاتی هەرێمی کوردستانی عێراق و بە دووری 103 کیلۆمەتر لە هەولێری پایتەختەوە دوورە. لەسەر پشتی شاخێکی دوولا لا کێشەیەکە لای خۆرهەڵاتی بە خەرەندی پیرۆز یان گەلی خەلەند ناسراوە و لای خۆر ئاواشی بە خەرەندی خاڵەڕەش ناسراوە. ئەم شارە دەکەوێتە نێوان چیاکانی هەندرێن و کۆڕەک و زۆزک کە چەند چیاکی سەخت و سەرکەشن و کۆمەڵێک ڕووبار و تافگە و کانی و سەرچاوی ئاویان هەیە. بەیانی و سپێدەکانی ڕواندز لە هی هەموو شوێنەکانی تری ئەم جیهانە جیاوازترە. لە سیما و ڕوخساری خەڵکە باشەکەیدا هەست بە دڵسۆزی و خۆشەویستی دەکەیت. وا هەست دەکەیت کە لە دەرونی خۆتەوە زۆر نزیکیت. هەست دەکەیت کە هەنگاوەکانت لەسەر خۆن، بەڵام لێدانەکانی دڵت وەک میلی کاتژمێر بەڕێک و پێچی لێ دەدات، چونکە لە ڕواندزی جوان و خەنجیلانەی. لە منداڵیمەوە بەردەوام دەچمە سەر خەڵەن. ئەوە تا ئێستا ڕووی دڵ و ڕوحم بەرەو ئەم دۆڵە خەرەندە دەسوڕێنمەوە کە کانگای ئەفسانەکان و گەنجینەی مێژوویەکی درێژە. کاتێک گوێبیستی ئەو دەنگانە بووم کە پاڵەوانی جەنگ و خۆشەویستی بوون، چەندین عاشق خەون و ئاواتەکانیان بەدی نەهات. چیرۆکەکەیان لە کەناری خەرەندا نووسرایەوە. چەندین پاڵەوانی نێرومێ خۆیان فڕێدایە نێوخەرەند چونکە دیلیان قوبول نەبوو. ئەم وێنەیە دیمەنێکی ئەو ئافرەتانە دەجێڕیتەوە کە لە کاتی شەڕی قاجارەکاندا بڕیاری ئازادیاندا و خۆیان فڕێدایە خوارەوە. هەروەها زۆربەی تۆپەکانی ڕواندزیش هەر لێرەوە فرێدرانە خوارەوە. ناوی شاری ڕواندز یان وەکو بەو شێوەیەی کە خەڵکی ڕواندز ناوی ڕواندز دەهێنن بە زمانی یاخود بە نووسینی سۆمەری، زمانی خەتی مسماری سۆمەری نووسراوە ڕوواندز، واتە ڕواندز. نووسینەکانی مێژوو نووسەکان زۆر بە شێوەیەکی زۆر باسییان لە وشەی ڕەواندز کردووە، بەس بە زۆری دێنە سەر ئەو ڕایەی کە ڕەواندز لە وشەیەکی ئاوێتە دروست بووە، ڕوون و دووس، بە مانای قەڵعەی ئاسنین، کە ئەوەش بەو مانایە دێکە لە دێر زەمانەوە ئەو شوێنێکی زۆر ئاسێ بووە. زۆر لە میرەکانی سۆران کە ژمارەیان 23 میر بووە توانیویەتیانە لەو ناوچەیەی کە ئێستا ڕەواندوزە قەڵایەکی ئاسنین دروستکەن و خۆیانی تێدا حەشار بدەن. ڕواندز لە سەرچاوەکانی کۆنی میتۆلۆجیای ئەکەدیدا دێ بەو مانایەی ئەو چیایەی کە دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتەوە لەسەر ئەم شاخە یان لەسەر ئەو چیایە کە ناوی ڕواندزە محوەری بەهەشت لەسەریەتی و دنیاش بە پەتێکەوە پێی بەستراوە. و لە هەمان کات ئەو شاخەی کە بە ناوی ڕواندزە دەرگایەکی تێدایە کە
ئەچێتە جەهەنەم یاخود دەرگای ئاگر و جەهەنەمە. ناوی شارەکە زۆرتر بە ناوی میر محەممەدی پاشای گەورە دێت. ئەم میرە لە ساڵی 1998 کۆچی لە ڕەواندز لەدایک بووە، هەر لەوێش خوێندوێتی. دواتر بەم ناوانە پاشای گەورە میری گەورە میرە کۆرە ناوبانگی دەرکردووە. هەر لە سەردەمی مستەفا بەگی باوکی و لە ساڵی 1229 کۆچیدا میرایەتی وەرگرتووە. هەر لە سەرتاوە ویستێتی دەسەڵاتی خۆی بەهێز بکات و بەسەر نایارانیدا بیسەپێنێ و سنوورەکەی فراوانتر بکات. لەبەر ئەمە هەردوو مامی تەیموورخان و یەحیا بەگی زیندانی کردووە و دواتریش لە ناوی بردوون بۆ ئەوەی بیان کات بەپەند بۆ ئەوانی تر. ئەمە ژوای کرد کە هۆز و عەشیرەتەکانی تریش خۆیان بخەنە ژێر دەسەڵاتی پاشای گەورە. دواتر سنووری دەسەڵاتەکەی شاری هەولێریش تێدەپەڕێنێت تاکو و دەگاتە شارۆچکەی پردێ و کۆیە و ڕانیا. بەو پێیە زەی بچووک دەبێتە سنووری نێوان میرنشینی سۆران و میرنشینی بابان. مامۆستا عەبدوڕەقیب یوسف لە یەکێک لە بابەتەکانیدا کە لە ژمارە 5 ساڵی 2005 گۆڤاری مێرگدا لە ژێر ناونیشانی یەکێک لە نامەکانی محەممەد پاشای ڕەواندزی بۆ سوڵتان مەحموود بڵاوی کردوتەوە. لە ناو سەدان هەزار نامە و بەڵگەنامەی عوسمانی داگەڕاوە نامەیەکی ئاشکرا کردووە کە تێیدا سوڵتانی عوسمانی فەرمانی کوشتنی میر محەممەدی دەرکردووە کە لە دەریای ڕەشدا بکوژرێت، کە لەوێدا دەڵێ لەم بەڵگەنامەیەوە بۆمان ڕوون دەبێتەوە کە میری گەورە لە پێناو دامەزراندنی دەوڵەتێکی کوردیدا خەباتی کردووە و بە چاوێکی دووربینانەترەوە تەماشای میرنشینەکەی کردووە. بەنیگایەکەوە کە ئاواتی کوردستانێکی فراوانی خواستووە کە لە هەموو دەستدرێژەکانی و عوسمانی و ئێرانی دووربێت و هەموو ناوچەکانی تری وەک کەرکووک و زەها و قەڵاچوالان و سوورداش و بازیان و قەرەداغ و ناوچەکانی عەشرەتی جاف لە پێنجینەوە بۆ حەمرین و کۆیە، هەروەها هەولێر و ماردین و دیاربەکر و مووسڵ لە بەغدا نزیک ببێتەوە و ناوچەکانی خانەقین و بەلەد ڕووز و مەندەلیش بگرێتەوە. هەموو ئەمانە ئەومان پێ دەڵێن کە میر محەممەد یان پاشای گەورە بیری فراوان و تێڕوانین و ئامانجی تایبەت و دیاریکراوی بۆ دوا ڕۆژی گەل و وڵاتەکەی هەبووە. لە هەمان کاتدا ئاماژەیەک بووە بۆ بەرگریکردن لە کوردستان لە هەر شەڕ و هێزێک کە ویست بێتی وێرانی بکات و ماڵ و حاڵ و ژنی منداڵی کورد بە تاڵان ببات. ئەگەر باز لە مێژووی هونەر بکەین لە شای ڕەواندز بێ بگەڕێنەوە بۆ چارەی یەکەمی سەدەی بیستم ئەو کات لەگەڵ هاتنی چاپخانەی زاری کرمانزی بۆ شای ڕەواندز و بە تایبەتی کەسێکی ڕۆشنبیری وەکو حوسێن عوزنی موکریانی کە دێتە ڕەواندز کە دێتە ڕەواندز لەگەڵ خۆیدا کۆمەڵێک شتی جوان بۆ شای ڕەواندز دێنێ وەکو یەکەم جار هونەری فۆتۆگراف لەو شارە پەیدا دەبێت کە ئەو کامێرای فۆتۆگراف بۆ شای ڕەواندز دێنێ، هەروەها هونەری هەڵکۆڵین بۆ شاری ڕەواندز دێنێ، جگەلەوەی کە چاپخانەی زاری کرمانزی دەکەوێتە کار و لە ساڵی 1925 تا 1932 24 ژمارەی گۆڤاری زاری کرمانزی لە ڕەواندز دەردەچێ. دیارە لە ماوەی ئەو ساڵانەش بزوتنەوەیەک وها پەیدا دەبێت لە شار ڕەواندز کە پێشکەوتنی پێوە دیار بێ. ئەوە سەرەتایەکە کە لە شار ڕەواندز دەست بە کاری هونەری دەکرێت. دواتر لە ساڵی 1930 دەست بە کاری شانۆیی دەکرێت. یەکەمی شانۆگەری لە ڕەواندز بە ناوی نیرۆن ئەو کات پێشکەش دەکرێت و دواتر بزوتنەوەی شانۆ بەردەوام دەبێت تا 1935 و تا 50 دوایی لە سەردەمی شۆڕشی مەزی ئەیلول لێرە بزوتنەوەیەکی مۆسیقی پەیدا دەبێت. لە ساڵی 1970 تیپی یەکێتی مامۆستایانی کوردستان لە ڕەواندز تیپێکی مۆسیقا دادەنێن. ئەو تیپە دەبێتە سەرەتایەک بۆ بزوتنەوەی مۆسیقا لە شاری ڕەواندز و چەندین ساڵاکی لەو دەڤەرە دەکەن. دواتر لە ساڵی 1970 کۆمەڵی هونەری وێژەی کوردی
دادەمەزرێ لە ڕەواندز کۆمەڵە سەرەتایەک دەبێت بۆ بە ئەکادیمی بوونی کارە هونەرەکان لە شاری ڕەواندز و لەوانش کە تیپی مۆسیقای پاشای گەورە لەنێ ئەو کۆمەڵەیە دادەمەزرێ ئەو تیپە لە ساڵی 1970 دەبێتە تیپێکی لەو تیپانێک کە هەرە بەناوبانگە لە کوردستان. منیش بەڕاستی حەزەکەم لەوە دەست پێ بکەم لە وتەیەکی کۆنفۆشیۆس کە دەڵێ کە توانمەین فەیلسوفێکی چینی هەرە گەورەی ئەو وارەیە کە دەڵێتن ئەگەر ویست پلە و پایە و شارستانیتی وڵاتێک بزانی ئەوە جێ بگرە بۆ مۆزیکەکەی. بەڕاستی ڕەواندز لانکەزای هونەر و شارستانیت بووە هە لە کۆنەوە و ئەتوانم بڵێم لێرەدا پێگەی هونەر بە کۆڵەگەیەک خۆی داکوتاوە ئەویش ئیلهامی لەو سروشتە وەرگرتووە کە سروشت توانە بڵێم یاخۆ ژینگەی ئەو ناوچەیە بەگشتی بۆتە بابەتێکی یاخود بۆتە هەوێنی ئەوەیکەوە لێرەدا هەر لە مناڵیەوە مرۆڤ هەست بکاتن کە جیاوازی هەیە لەگەڵ شوێنەکانی تر و هونەرمەندیش بەڕاستی ئەگەر لە خەڵک توانم بڵێم گەورەتر و مەزنتر نەبێتن ئەوە بێگومان جیاوازترە ئەو جیاوازیش بۆ دەردەکەوێتن کە تا ڕادێگەتوانێ مامەڵە لەگەڵ بابەتێک بکە کە بتوانێت سەر لەبەری ژیانی بگۆڕێ لەبەر ئەوە هەست دەکەی ئەلێرەدا گەنجان یا خوبناڵانی ڕەواندز هەرکە دەکەونە نێو ئەو سروشتەوە هەست دەکەن کەوە بە هەوایەک یاخود بە هەناسەیەک پەروەردە دەکرێن و گۆش دەکرێن کە زیایە لەو هەناسەیەکەوە لە شوێنەکانی تر هەیە لەبەر کەوتونەتە نێو سروشتێکەوە ئەو سروشتە هەمیشەوان لە دەکا کە بە شێوێکی تر بیر بکەنەوە بە شێوێکی تر هەڵس و کەوت بکەن بە شێوێکی تر لەگەڵ دەوروبەردا مامەڵە بکەن و هەمیشە حەزیان بۆ کردووەکەوە بتوانن ئەو بابەتانێک کەوا لە پێش خۆیاندا وەکو بڵێن باگراوندێک هەیە بتوانن لەوێەوە شتێک هەڵێنجن و بیکەن بابەتێک لە دوا ڕۆژدا یا لە ئاینەدا بیکەنە بابەتێک کە تێیدا بتوانن سەربەرزیەک بۆ خۆیان و بۆ نەتەوە و شارەکەیاندا. سید حسین سید عەبدولەتیف موکریانی ناسراو بە حسین حوزنی یان داماو لە 12 ئەیلولی ساڵی 1993دا لە شاری مەهاباد لە خۆرهەڵاتی کوردستان لەدایک بووە. وەک هەموو زانا و ناودارانی کورد زانستە سەرەتایەکانی لە گۆشەی مزگەوت و خوێندنگە ئاینیەکاندا خوێندووە. لە ساڵی 1905دا لە ڕێگەی مەراغە و تەورێزەوە بەرەو لای شاری یەریڤان لەلای یەکێک لە ئاغاکانی کورد دەمێنێتەوە و ماوەیەک منداڵەکانی فێری زمانی دایک واتە زمانی کوردی دەکات. دوای ماوەیەک یەریڤان بەجێ دەهێڵێ و گۆچانی گەڕۆکی هەڵدەگرێ و بەشێکی زۆری کوردستان بە جلوبەرجی ئەفغانیەوە دەگەڕێ. دواتریش لە پێناو فێربوون و زانست و زانیاریدا هەروەها کۆکردنەوەی بەشێک لە مێژوو کە لە پور و بەسەرهاتی کورد و کوردستان سەردانی هەندێک وڵاتی عەربی و ئەوروپی دەکات کە دوجار لە شاری حەڵەب لە سووریا جێگیر دەبێت. لە حەڵەب لە پێناو گوزەران و ژیاندا دەست بەکاری نەخش و نیگار و هەڵکۆڵین دەکات. ئێمە لە سۆران و لە ڕەواندز هەستین بۆ ئەوەی وەکوەفایەک بۆ کارێکی وا گرنگی کەسێکی کورد مێژونووسێکی کورد کە هەوڵ و ماندووبوونێکی بێ ئەندازە داوێتی
هەستان بە نوێکردنەوەی زاری کرمانجی سید حوسنی حوزین مکریانی بۆیە لە ساڵی 2005ەوە لە 1/6/2005ەوە تاکو ئێستا کە چوونێتە ناو ساڵی هەشتمەوە ئێمە لێرە لە ڕەواندز لە سۆران نزیکەی 400 دانەی لە ژمارەی زاری کرمانجیمان دەرکردووە. هەروەها هەستاوین بە دەرکردنی کۆواریش لێرە لە زاری کرمانجی هەر لەو دەستگایە ئەم دەستگایە دامەزراوە لەسەر ئەرکی حکومەت دامەزراوە وەک پاڵپشتیەک لە بواری ڕۆژنامەگەری و وەکو پاڵپشتیەک بۆ دەڤەرەکەش و وەکو وەفایەکیش بۆ زیندووکردنەوە و ڕێزلێنانی ئەو جوهد و ماندیبوونەی سید حوسێن حوزنی مکریانی ئەم دەستگایە دامەزراوە. ئێستاش بەردەوامە هەر کاری ڕۆژنامەوانی لەو ناوچەیە بەڕێوە دەبین. لە ساڵی 1950دا چاپخانێکی نوێ لە ئەڵمانیا دەکڕێ و قاڵبی ئەو پیتە کوردیانەشی لەگەڵ دروست دەکات کە زمانی کوردی لە زمانەکانی ترجیا دەکاتەوە وەک پیتەکانی پ چ ژ گ ڤ لەمەشەوە کۆمەڵێک بەرهەم بە شێوەیەکی ئاشکرا و نهێنی چاپ دەکات. سەرەتا لە حەڵەب و دواتریش لە ڕەواندز و هەولێر کۆمەڵێک لە دانراوەکانی خۆی و هەندێک گۆڤار و ڕۆژنامە دەردەکات. لە مانگی نیسانی ساڵی 1925دا لەگەڵ چاپخانەکەیدا بەرەو ڕەواندز دێت لێرەش جگە لە کتێبەکانی خۆی بەرهەمی چەند نووسەرێکی کوردیش بە چاپ دەگەێنێت. هەروەها لە ساڵی 1926ەوە بۆ ماوەی 6 ساڵ گۆڤاری زاری کرمانجی دەردەکات کە هەرخۆی سەرنووسەر و بەڕێوەبەری نووسین و سەرپەرشتیاری هونەری بووە. داما مکریانی یەکەم مێژوونووسی کووردە کە کتێبی لەبارەی مێژووی گەلەکەی بە زمانی کوردی نووسیوە و بە چاپی گەیاندووە. ئەمە جگە لە کۆمەڵێک بەرهەمی هونەری جوان نووسی و داهێنانی تر کە تاکو ئێستاش جێگەی شانازی و ڕێزی تایبەتن لە کتێبخانەی کوردیدا. هو شعر بأن هناك شيء مهم. مۆکریانی هەستی بەوە کردووە کە مەسەلەیەکی بایەغدار لەو مێژوەدا هەیە کە میرنشینەکەی تێیدا ژیاوە. لەبەرەمە هەوڵی داوە ئەو مەسەلە بایەغدارانە تۆمار بکات و لە ناو خەڵکی سەردەمەکەی خۆیدا بڵاویان بکاتەوە. لەبەرەمە دەستی بانووسینەوەی مێژوە بایەغدارەکەی میرنشینی سۆران کردووە کە کورتەیەکی لێ بڵاو کراوەتەوە و بەشێکیشی بۆ سەر زمانی عەرەبی وەرگێڕدراوە. پێم وایە ئەم کتێبە کتێبێکی سەردەستیە و لە بواری مێژووی ئەم میرنشینەدا یەکەمە. پاڵنەر و کەرەستەی تەواوی لەبەردەستا بۆەوەی بە تەواوەتی بچێتە قوڵایی مێژووی ئەمارەتی سۆرانەوە. لە سەدەکانی پێشوداوا تا هەر لە خۆیەوە ئەم مێژوەی نەنووسیوە و پشتی بە بەڵگەنامە و سەرچاوەکان بەستووە. سەبارەت بە میرنشینی سۆران کە وەکو یەکێک لە میرنشینەکانی کوردستان فترەیەکی مێژووی دوور و درێژی هەیە کە لە سەرچاوەکاندا ئاماژەی پێ دەکەن کە سەرەتاکەی دەگەڕێتەوە بۆ سەدەکانی ناوەڕاست و دوایتر ئیمتیدا دەکات لە ناوچەکەدا. ئەم میرنشینە بە شێوەیەکی پشتاوپشت کاروبارەکانی خۆی بەڕێوە دەبا. بەڵام ئەوەی کە گرینگە میرنشینەکە لە دوا قۆناغی سەدەی 19 کە لە کاتێکدا دەسەڵات دەکەوێتە دەستی میرپاشا گەورە کە لە سەرچاوەکاندا بەشێکیان بە میرپاشای کۆرەش ناوی دەبن کە لە ڕاستیدا ئەمە دوورە لە واقعدا کە میر بەڵکو شەی گەورە زیاتر بۆی شیاوە بڕای من. میری گەورە کاتێک کە دەسەڵات دەگرێتە دەست لە 1930دا فەرمانڕەوایەتی ئەم میرنشینە دەکا لە ناوچەکانی ڕەواندزدا دەکات بە پایتەختی خۆی. لە سەردەمی فەرمانڕەوایەتی خۆیدا کۆمەڵێ هەنگاوی گرنگ لە بواری سیاسی ئابووری کۆمەڵایەتی هەنگاو دەنێ کە لە سەرەتادا هەوڵدەدا سنووری قەلەمڕەوی میرنشینەکەی خۆی بەرفراوان بکە. لە پاشان هەوڵەدا لە ڕووی ئابوووریەوە ئابوووریەکی هەبێ بۆی بتوانێت پشتی پێ ببەستێ و لە ڕووی کۆمەڵایەتیشەوە هەوڵەدا وابەستەیەکی کۆمەڵایەتی بە ناوچەکان دروست بکات لە کاتێکدا بتوانێت کاریگەری هەبێت لەسەر بەستانەوەی ناوچەکان بەسەر یەکتریدا. هذه الوثائق حقيقة فيها الشيء الكثير ومن هذا الكثير. ئەوەی ڕاستی بێت ئەم بەڵگەنامانە زانیاری زۆریان تێدایە. ئەم زۆریەشی لەوەدایە کە تەواوکەر و ڕوونکەرەوەی ئەو کلێن و وێنە نادیارانەیە کە مێژونووسی گەورەی کورد شەرەفخانی بەدلیسی تۆماری نەکردوون. بێگومان بەدلیسی مەیلی زۆرتری بۆ ئەو دەوڵەتە بووە کە لە ناو سنوورەکەیدا بووە واتە عوسمانیەکان. بە شێوەیەکی خێرا بەسەر میرنشینەکان داهاتوە و زۆرترین زانیاریشی لە خەڵکەوە وەرگرتووە واتە پشتی بە مێژووی زارەکی گێڕانەوەی خەڵک بەستووە. بە تایبەتی ئەوانی کە زانیاریان لەلا بووە خۆیشی ئاماژەی بەمە کردووە. بەڵام ئەم بەڵگەنامە عوسمانیانە کە بۆ یەکەم جارە بڵاو دەبنەوە
کۆمەڵێک زانیاری ورد و ڕاستمان لەبارەی سەرەڵدانی میێرنشینە کوردیەکانەوە بۆ ئاشکرا دەکەن، چونکە بەڵگەنامەی فەرمین و هیچ گومانێکیان لێ ناکرێت، بە تایبەتی ئەو لیانانەی کە بەدلیسی ئاماژەی پێ نەکردوون. ئەم بەڵگەنامانە ئاشکرایان دەکەن ئەویش سەرەڵدانی ئەم میێرنشینە کوردیانەیە. بۆ نمونە لەم بەڵگەنامانەوە یەکەم ئاماژەکردن بە سۆرانیەکان یان بە ئامارەتی سۆران دەردەکەوێت کە وەک بنەماڵەیەکی سەردار و بەهێز ناویان دەبرێت. هەروەها ئاماژە بەوەش دەکات کە خاوەنی چالاکی سەربازی بوون. ئەمانە هەمویان لەناو بەڵگەنامەکان داهاتوون و ئاماژیان پێکراوە. بە تایبەتی لە ساڵی 1570دا وەک مەسلەیەکی گرنگ ئاماژە بابوونی سۆرانیەکان کراوە. بەڵام ئەوەی کەجی هەڵوێستەیە ئەمەیە کە وەکو سەرکردن ناویان دێت، نەک وەک میر و میرنشین. أفرادا من القادة وليس كإمارة. ئەوەی کە زۆر گرینگە لەو سەروبەندەشە هەوڵەدا لە ڕووی هێزی عسکەریەوە پەرە بەدەسەڵاتەکەی خۆی بدات. کاتێک کە دەیەوێ سنووری دەسەڵاتەکەی فراوان بکە، بێگومان پێویستی بە چەک و تەقەمنی دەبێ. یەکێک لە هەنگاو گرینگەکانی کە دەیهاوێت دروستکردنی ئەم تۆپانەیە کە لە سەردەمی میری گەورە لە سەردەستی وەستا ڕەجەب دروست دەکرێت. هەنگاوی پێشووتر ئەوەیە کە وەستا ڕەجەب ڕەوانەی دەرەوەی ناوچەکانی میرنشینەکە دەکرێت بۆ ئەوی فێری ئەم مەسلەی دروستکردنی تۆپ و ئەو شێوە بابەتە بێ. بۆیە لە سەرچاوەکاندا دروستکردنی ئەم تۆپە بە هەنگاوێکی گرنگ لە ڕووی پیشەسازی سەربازیەوە قسە و باسی لەسەر دەکرێت. بێگومانیش قسە و باسکردن لەسەر ئەم تۆپانە لە خۆیدا گرنگیەکی تایبەتی خۆی هەیە کە لە کاتێکدا ئەم میرنشینە پێویست بەوە دەکا کە لە ڕووی سەربازیەوە خۆی بەهێز بکات، چونکە بەهێزبوونی لە ڕووی سەربازیەوە مانای درێژەدان و نەفس درێژی ئەم میرنشینە دەخایەنێت. هذه الصناعة صناعة المدافع الثقيلة. ئەم پیشەسازیە پیشەی دروستکردنی ئەم تۆپە گەورە و قورسانە کە ئاشکرایە لە 200 تۆپ زۆرتر بوون. هەریکێک لەم تۆپانە قەواریان گەورە و درێژ بووە. لە هەمووشی سەیرتر ئەمەیە کە تۆپەکان کارا و سەرکەوتوو بوون. ئەو چەندانەی کە ماونەتەوە گەواهی ئەم زانیارانە دەدەن. واتر لە هیچ شوێنێکەوە هاوردەیان نەکردو و بەڵکو زانیویانە کە لە چ شوێنێکدا ئەم توخمانە هەیە کە ئاسن سوورباوە و مسیش سەوزباوە. ئەگەر بمانەوێ قورسایی ئەم تۆپانە بزانین، گوتراوە کە کێشەکان بە 200 قۆنتار مەزەندە کراوە کە لە توخمەکانی ئاسن و مس دروست کراون، هەروها بە 4 تا 6 قۆنتاریش مەزەندە کراون. ئەگەر لێکی بدەینەوە و کێشی ئەم تۆپانە کۆ بکەینەوە کە لە 200 تۆپ زۆرتر بوون، بۆمان دەردەکەوێت کە نزیک بە 250 تەن توخمی ئاسن و مس تیاندا بەکاراتوە، کە ئەمە ڕێژەیەکی زۆرە. لە کاتێکدا بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەم توخمانیان لە سروش و ژینگەی کوردستاندا بەرەمێناوە. ئاشکرای ئامادەکردنی ئەم توخمانە کارێکی ئاسان نییە، چونکە ئۆکسید و پاشەڕۆی زۆری تێدایە و لەناو کوڕەی تایبەتدا پێویستی بە پاکردنەوەیە کە پلەی گەرماکەی ئەوەندە بەرز بێت توخمەکان جیا ببنەوە و بە کەڵکی کارکردن بێن. مەزەندەی بکە و بزانە کە ئەم کارە چەند کارێکی ئەستەم و گران بووە، بە تایبەتی لەو کاتەدا، واتە لە ساڵی 1814دا لە ناوچەی ڕەواندزدا کراوە و تاوەکو سیەکانی ئەو سەدەیەش بەردەوام بووە. بەمەرجێک ئەم تۆپانە بە شێواز و جۆرێکی تایبەت و ئاست بەرز ئامادەکراون. بەداخەوە زۆربەی ئەم تۆپانە لە ناو چوون، ئەو چەندانەیەش کە ماونەتەوە هەموو ئەو ڕاستیمان بۆ دەسەلمێنن. هەرگیز ئەو دەرفەتەم لە چیز خۆم نەداوە کە سەردانی ئەم تۆپە سەربەرزەی وەستا ڕەجەب بکەم کە لە 200 تۆپ تەنیا 2 دانەیان ماوە. ئەم تۆپانە لە سەردەمی میر مەحەممەدی ڕواندزدا دروست کراون. بەڵگەنامەکان ئاماژە بەوە دەکەن کە پتر لە 500 تەن ئاسن لە چیاکانی کوردستانەوە ئامادە کراوە و وەستا ڕەجەب تۆپەکانی پێ دروست کردوون. ئەو تۆپانەی لەو سەردەمەدا 2 زلهێزی ئەو سەردەمەی جیهانی
نیگەران کرد کە ئیمپراتۆری عوسمانی و فارسی سەفەوی بوون. ئەم وێنەیەش دیمەنی چارەنووسی زۆربەی تۆپەکان نیشان دەدات کاتێک کە ئافرەتەکانی ناوچەکە بۆ ئەوەی نەکەونە دەستی ناحەز و دوژمنان خۆیان فڕێدەدایە نێو دۆڵەکە. ئەمە تا تۆپێکیان لێرە لە ڕواندز ماوە و ئەوەی تریشیان لە قەسری قشلەی شاری بەغدایە. ئافرەتی ڕواندز ئافرەتێکی دەتوانم برێم تا حەدێک پێشکەوتوو بوو، هەرچەندە دابوو نەریتی و ئاین ڕێگەی پێ نەدەدا مەسەلا یعنی بخوێنێت یاخود مەسەلەن ئیطلاع لەسەر شت بکە و بەو پێیەی کەوا ڕەواندزیش منتەقەی دوورە دەست بوو و برێن لە سەرەتاکانی برێن بیستەکان و ئەوانە پێش بیستەکانیش ڕێگاوبان زۆر سەخت و زەحمەت بوو. یعنی وابزانم لە ڕەواندز و دەوروبەری زیاتر شوێنی دیکەی نەدید بوو ئافرەت، هەر لە ڕەواندز بوو بەڵام ئافرەتێک بوو یعنی کراوە بوو تا حەدێک مەسەلا کە دەچوە دەرێ تەنها بە چارۆگەی دەچوە دەرێ، چارۆگەچی خەفیفی هەبوو و دڵکی کوردی لەبەر بوو و لە مەجلیسان مختەڵەت دانیشتن هەبوو، شەوان شەوی زستانی دوور و درێژدا دەنیشتن لە ماڵان، یعنی ئافرەت دەوری خۆی دەبینی لە سەیران و ئاهەنگ و پرسە و سەرخۆشی ئافرەت دیسان دەوری خۆی زۆر بەباشی دەبینی. ژن دەورێکی زۆر باڵای بینێەوە لە ڕوانزێ، ئەمە کە بەبیرم دێ معابان نەبوو، پاچە نەبوو کە کچ ئەگەیشتە تەمەنی با بڵێن 14-15 ساڵی تەنها چارۆگەیەکی بەخۆی دادا و تەواو، زۆری هەبوو کاسبیانە کرد، زۆری وا هەبوو ڕاوێژیانە کرد، زۆری وا هەبوو پزیشکیانە کرد، پزیشکی با بڵێن مەسەندا و دەرمان و شتیوانە. هەرچەندە با بڵێن قوتابخانەی کچان وا مەزەندە دەکرێت لە 1933 دانرابی، لە 1942 ئەمن داخلی قوتابخانەیەک بووم، قوتابخانەی کتان هەبوو، تاقە قوتابخانە بوو طبعاً بە زمانی عەرەبی دەمان خوێند و مامۆستاکانیشمان مدیرەکەمان عەرەب بوو، بەڵام پاشان مامۆستای کوردمان لۆ هات لە هەولێرێ. ئەو قوتابخانەی کچان دەتوانم برێم هەتا ئەمن گەیشتمە پۆلی 6 ڕەنگە ئەگەر 50 قوتابی تێدابی، یعنی بە 6 پۆل. ئەمن بەخۆم کە گەیشتمە لە پۆلی 5ەم طبیعی سنفەکان هەمووی دەمج بوون، 1 و 2 دەمج بوو، قوتابی کەم بوو، 3 و 4 دەمج بوو، 1 پۆل بوو، 5 و 6 1. پۆلی 5ەم تقریبان 5-6 قوتابی بووین، 6 4 قوتابی بوو کە گەیشتمە پۆلی 6 3 قوتابی ماینەوە، کچی قایم قام و کچی معاون شورتەک لەگەر خۆم. پاشانەوان نەقل بوون مامەوە تاقە قوتابی لە سنفی 6 ئیبتیدایی لە 1947 و 48. لەم ناوچەیەدا زەحمەتە بتوانین جیاوازی لە نێوان کورد و مەسیحیەکاندا بکەیت. لێرەدا وێنەیەکی زۆر جوانی پێکەوە ژیان هەیە، تەنانەت ئەگەر لە هەموو دۆسیەکانی پۆلیسیشدا بگەڕێیت تاکە ڕووداوێکی ناحەزی نێوانیان نادۆزیتەوە کە لە ماوەی سەدەیەکدا تۆمار کرابێت.
ژیان لەگەڵ برا کوردەکانی ئێرە حقیقت ینی ژیانێکی زۆر ئاسوودەیە، ژیانێکی بڵین ینی زۆر خۆشە، ینی هەست ئەەکەین کەوا ئێمە یەک ماڵینە لەبەر ئەوەی بەڕاستی ینی ئێمە لە دێرین زمانەوە هەر پێکەوە ژیانی لە خۆم لە خۆشی و ناخۆشیدا هەر پێکەوە بووینە. لە ڕاستیدا ئێمە لە هەفتا کە شۆڕشی هەفتا چار ئاوارەی ئێمە لەگەڵ برا کوردەکان ئاوارەی ئێران بووین و شوێن و ماڵی خۆمان لێرە بەجێهێشت بوو، ڕوومان کردە ئێران بۆ ئەوەی ئێمە لە دژی سیاسەتی ئەو کاتی بەعس ئێمە ڕابوەستین. لێرەدا ئێمە لە خۆشی و ناخۆشی هەر پێکەوە بووینە لەگەڵ برا کوردەکان تا ئێستش لەخوا بەزیاد بێ هیچ ڕووداوێکی وا نەبووە کە شایانی باز بێ کە ئێمە بڵێن وەڵا ڕووداوێکی وا بووە. ئێمە لە خۆشی پێکەوەینە، لا ناخۆشیش ئەچینە سەردانی یەکتر، ینی هیچ جیاوازێکی وا نییە کە بڵێن ئێمە فەرق جیاوازێکمان هەیە لەگەڵ برا کوردەکان. ئێمە وەک یەک ماڵاژین بەڕاستی لێرە لە دیانە. لەو سەردەمەی کە من منداڵ بوویمە لێرانە چەند ماڵێکی جووی لێبوو، چەند ماڵێکی جووی ئەتوانم بڕێم ئەو گەڕەکەی سەرەوە کامە گەڕەکی ژووری پێ ئەڵێن بەشی زۆری جوولەکە بوون، خاوەن مڵک و خاوەن دارایی خۆیان بوون. یعنی لەوانەیە من بەبیرم بێ یەکیان هەبوو داودەجویان پێگوت کە کوڕەکەی لەگەڵ ئێمە قوتابی بوو لە سەرەتایی. ئێمە وەکو کوڕێکی ئەو شارەکە لێرە بووینە و لێرە پەروەردە بووینە و لێرە گەورە بووینە زۆر مەعاناتماندی، زۆر ئافاتماندی، ڕژێم هەوڵیدا بە هەموو شێوازێک ئەو شارە وێران بکە، خەڵکی ئەو شارە شەهید کرد. ئەو بۆ ئێمە هاتینەوە کە بە شانازێکی زۆرەوە کە سەرۆکایەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە شەرەفی ئەویان بە ئێمە بەخشی وەکو یەکەمین کەس کە خەڵکی ڕواندز و دوای بە قەزابوونەوەی ڕواندز ئەو پۆستەی قایمەتی قەزای ڕەواندز زۆر بگرین. ئەوەی لە هەمووی شت گرنگتر ئەوە بوو کە ئەمن دەرگەم واڵا کرد لەسەر خەڵکی خۆم وای چوومە ناو خەڵکەکە زۆر لە یەکتر نزیک بوون. ئێستا هەز بە پەیوەندێکی یەکجار تونند و تۆڵ خۆشەویستی و ڕێزێکی یەکجار زۆر دەکەین لەگەڵ تەواوی خەڵکی سنووری قەزای ڕەواندز چ لە سەنتەری قەزا و چ لە گوندەکانی دەوروبەر. ئەوەش وای کردووە کە ئێمە سەرکەوتوو ببین. لەوانەیە لە سەرەتادا ئاسان نەبوو چونکە کەموکورتی زۆر بوون، داخوازی یەکجار زۆر بوون، پێشبینی خەڵکیش و بێسەبری خەڵکیش یەکجار زۆر بوو. بەڵام لە خلالی ئەو 3-4 ساڵی ڕابردی توانیمان ڕێژەیەکی یەکجار زۆر خزمەتگوزاری بگەینینە خەڵک. بەڵام بەر لەوەی ئێمە دەست بە پرۆژە خزمەتگوزاریەکان بکەین تەرکیزمان کردە سەر لایەنی معنەوی زیاتر، لایەنی ئەو پەیوەندی لە نێوان ئیدارە و خەڵک، نەهێشتنی ڕۆتینیات، کردنەوەی دەرگاکان، وڵاکردنی دەرگاکان بەسەر خەڵک هەستێک کرد کە خەڵکێک لێرە دانیشتووە لە ئیدارە بەرپرسیاتی گرتوۆتە ئەستۆ خەمخۆری خەڵکە، دڵسۆزی خەڵکە، نەک هەلێرە لە تەواوی داواریەکانی ڕواندز وەکو جەنابەت ئاماژەت بۆ کرد. ئەگە مقارنە بکەی زۆر جیاوازی هەیە لەگەڵ شار و شارۆچکەکانی تر. خەڵک لە بەردەرگای داوایرەکان ناوەستێت لەبەر ئەوەی ئەگەر هەشتێک لە دەسەڵاتی ئێمە بووبی بۆیان دەکەن، دەسەڵاتی ئێمە نەبووبی داخوازێکی غێرقانونی بیبی ڕێنماییان دەکەین، ڕێڕۆنیان بۆ دادەنێن، پێیان دەڵێن کاکە ئەو شێوە ناکرێت. بەڵام ئەگەر تۆش شتەکە یاخود لە دەسەڵاتی منە خەڵک هەز دەکات کە تۆ احتیمامی پێدەدەی، ئەو وای کردێک کە ئەو خۆشەویستی ئەو احترامە متەبادل لە دروست ببی لە ڕۆژانی زۆر سەختیش خەڵکەکەش بۆ ئێمە ڕاوەستاوە. فراوانبوونی ئەو شاری سۆران فراوانبوونێکی زۆر خێرایە، زۆر سەریعە. باوەڕەکەن کە بۆ ساڵی 2030 ژمارەی دانیشتوانی سۆران بگاتە 230,000 تا 240,000 کەس، کەەوە بەڕاستی ڕقم قیاسی هەموو شتێک هەموو فراوانبوونێک لە وڵاتان تێپەڕنی. ڕەنگە هەندێک زەبڵێم فراوانبوونێکی ناتەبیعیشە. بەڵام بایەخی ئێرە گرنگی ئێرە
ئەو خوالێکە کە خەڵک ئایندەی خۆیان لە شارەکەدا بنە بۆیە ئەو شارە لە ماوەیەکی زوو توانیمان خزمەتگوزاری و ژێرخانی خزمەتگوزاری بگەینە هەموو شارەکە و ئێستاش کۆمەڵی پرۆژەی استراتیزی گەورەمان هەیەکە شارەکە و خۆبنەمانەوێت لە ئایندەدا کە پێکهاتەی خاچی ئەو منتیقەیە پێکهاتەیەکی گونجاوە ئەمانەوێت بە حێرەیەکی کچکە لە ناو سەنتەری شار دروستکەین ئەمانەوێت بە دروستکردنی کۆمەڵێک سەدی کچکە و گەورە ڕووبارێک بینین و ناو شاری سۆران کە دیمەنی شارەکە جوانترەکە ئەمانەوێ ئیش لەسەر ئەوە بکەین کە بایەخی مێژوویەکان بپارێزین بە تایبەتی ئەو شوێنانەی کە پێویستن بە گەشتیاری بە شوێنەوارەوە لەسەر ئەم خاکە هەوێنی ژیان هەیە باران لە ڕواندز گۆرانیەکی کوردەواری خۆش دڵەکان نیگەرانی دووری بوون بۆ تاسەی گەڕانەوەش دەسووتان ئێستا تەنیا کاتژمێرێکی پیاسەی ناوڕواندز دڵ و دەروونم دەگەشێنێتەوە کە تاکە ئاواتی ئێستاشم هەر ئەمەیە لە چایخانەکەی سەیزەباردا پیاڵەیەک چاو تێڕوانینێک بە دیمەنی شەقامەکەدا کە ناتوانم بە چەند وشەیەک دەریان ببڕم لە کاتێکدا کۆمەڵێک چیرۆک و بەسەرهات و ڕۆژانەی سادە و ساکاری خەڵق بە بیر و هزرمدا دێن و پێم دەڵێن چۆن توانی چارەکە سەدەیەک لەم هەمووانە دوور بیت و بە زیندووی بمێنیتەوە چەند سەیرە کە لە یەک کاتدا شارێک زێدی زانست و زانیاری و هێز بێت من بەوای بازانم کە شاری ڕەوانز بکرێتە شارێکی وەکو مۆزیخانی لێ بکرێتن شارێکی کولتوری زۆر گرنگی پێ بدرێتن جگە لەوەی کە شارێکی زۆر گەشتیاریشە کە هاوین هەوارەکانی گرنگەکانی کوردستانی خۆمان لە شاری ڕەواندز جێ خۆی گردێتەوە هیوادارم لە داهاتوو لە ڕەواندز یەکەم شت دوو دسری لۆ بکرێلەوە ئەو بەر هەتا بتوانێت ڕەواندز زیاتر تەوەسع بکە پێویستە بە هەموو لایەک هەوڵ بدەن ئەم شارە وەکو شارێکی ئەسەری وەکو شارێکی مێژوویی بۆ نەتەوەی کورد بپارێزرێ لە ڕووی ڕۆژنامەگەری و ڕاگەیاندن و ڕۆشنبیریەوە هیواتم ئەوەیە کە زۆر فراوانتر ببێت دەستگای گەورەتر لە ڕووی ڕۆشنبیری سینەماکارانی لێبێت شانۆی لێبێتن دروستکردنی بەحێرەیەکی کچکە دەریاچەیەکی کچکە لە بینی دیانە و ئازادی دروستکردنی هێنانی ڕووباری باڵەچیان بەناو شاردا و دروستکردنی کۆمەڵێک سنتەر و ناوەندی گەورەی ڕۆشنبیری لە دەڤەرەکەدا بە ئەغدان زیاتر بە بواری شوێنەوار و نوێژەنکردنەوەی و دروستکردنی مۆزەخانەیەکی گەورە چاکردنی ڕێگاوبانەکانی ئێرە ومێدمان ئەوەیە کە حکوومەت پشگیری لەو شوێنە گشت و گوزاریان ینی گرنگیەکییان پێ بدە بۆ ئەوەی چونکە ئەمە لە زۆر وڵاتان بە گەشت و گوزار وڵاتەکەیان بەڕێ ئەبات وام ئەوەیە ڕۆژێک خۆم ببینم ڕەواندز زانکۆی لێ بکرێتەوە ڕەواندز لە ڕووی جوگرافیاوە فراوان بێ حەزەکەم ئەوەی توانستێکی هەیە ئەوەی ئیمکانێتێکی هەیە ئەوەی بیرۆکەیەکی هەیە ئەوەی داهێنانێکی هەیە ئەوەی دەوێت خزمەت بکە بێتەوە چونکە بەتەنێ بە من هیچ ناکرێ مێ دەخوازم ئەو خۆزگانەیە کە من هەمە بڕاستیکە خۆزگای هەموو هونەرمەندانیشە ئەو پێگەی ئەو هوەرە ئەو دەست و پەنجەی و ئەو هونەرمەندانە لە هەموو بوارەکاندا بە تایبەتی لە باری مۆزیکیدا بتوانێت ڕێنیشاندەرێکی تری هەبێتن ئاسۆیەکی تری لە بەردام بکرێتەوە و بتوانین هونەرمەندانی ئەو شارە بتوانن سەفەرێکی بەڕاستی دەرەوە بکەن بۆ ئەوی بتوانن ئەو هوەری خۆیان و پێشکەش بکەن ئەو ئۆرکێسترایەکەوە لە شاری ڕەواندز لە ساڵانی هەشتاکان سەرەتاکانی هەشتا هەبووە بۆ یەکەمین جار لەو شارەدا ئۆرکێسترایەکی بەو شێوەدا هەبووە بتوانێتن لێرەدا ئەو ئۆرکێسترایە پەرەی زیاتر پێ بدرێت بە گەورەتر بکرێەوە بتوانێتن لێرەدا ئەو هونەرمەندان ئێستا کە لە شارەکانی تر ئیشەکەنەوە خەڵکی ئەم شارن بتوانن لێرەدا کۆبکەنەوە بۆ ئەوەی هونەرمەند پێشکەش بە شارەتەکانی تر بکەن و لێرەوە بتوانن پێگەیەک بۆ ئەو هونەرە گەورەیدا مەزرێنین. وردە وردە لە گۆڕ و دوا مەنزلی باو و باپیرانم نزیک دەبمەوە هەست بە دڵنیایی و ئاسوودەیی دەکەم
بەڵێنیشیان بۆ دووبارە دەکەمەوە کە ناهێڵم لاشەکەم لە خاچێکی تری دوور لەم نیشتمانە بتوێتەوە نە من و نەتسبێحەکەی کە لەگەڵمدا بوو هەر لەگەڵیشمدا گڕایەوە ئەو پەیمانە ناشێنین و دوا منزلمان هەر ئێرە دەبێت.